بەڵێ بەڕێزان ڕووداوەکانی هاتوچۆ لە هەندێک ناوچە شوێن و شەقام زۆر بوونە ئەمە ئەوە هەڵدەگرێت کە گفتوگۆی لەسەر بکرێت چارەسەرێک بۆ ئەمە دابدرێت بزانین حکوومەت لەم بارەیەوە چی دەکات پلانی چییە بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەجات نەجەم بەڕێوەبەری گشتی ناوەندی تۆتاڵ بۆ ڕاهێنان و پەرپێدانی هاتوچۆ دەکەین بەڕێزیان لای ئێمە میوانە لە سودوی کوردستان 24 بەخێر بێ کاک نەجات سڵاو لە ئێوەش ینی دەبینین لە هەواڵەکاندا حکوومەت زیاتر هاوخەمی دەردەبڕێت ینی لەوەی کە ڕووداوێک دەبێت حاڵەتێک دەبێت پلانی چیە ئایا هیچ پلانێکی هەیە بۆ ئەوەی ینی تەنیا ئەمانە لە چوارچەوەی هاوخەمی نەبێت ینی فعلا پلانێک دابدرێت بۆ ڕووداوەکانی هاتوچۆکەم بێتەوە درستە دەستان خۆش بێ طبعا ئەو ڕووداوانی ئێستا ڕوەدەن دەرئەنجامی ئەو ڕێکارانن کە گیراونەتە بەر لە ماوەکانی ڕابردووە بۆ ڕەوشی هاتوچۆ و ئەم دەرەنجامەش لە چاو ئەو ڕێکارە سستانە هێشتا زۆر کەمە یعنی ڕووداوەکانی هاتوچۆ هێشتا زۆر کەمە لە چاو ئەو هەنگاوە سستانی کە لە بواری هاتووە نراوە بە تایبەتی لەوە ئەنی هەنگاو نراوە بەڵام سستە زۆر سستن بۆچی چ شتێک لە بەردەم ئەوەیە کە ئەوە سست ئەو هەنگاوانە بەڕێوە بچن چەند ڕەهەندێکی هەیە یەکێک لەوانە کە لە ئەنجومەنی وەزیران لە 16 دەی 2019 داوای کردووە لە وەزارەتە تایبەتمەندەکان هەستن بە دانانی پێوەرێکی سەلامەتی بۆ کەمکردنەوەی قوربانی ڕووداوی هاتوچۆ چونکە ڕووداوی هاتوچۆ هەر ڕوەدا لە هەموو وڵاتان لە جیهان بەڵام چۆن سنووری بۆ دابرێت ئەم وەزارەتە پەیوەندیدارانە کە نۆ وەزارەتن زیاتر لە ساڵێک و 2 ڕۆژ خەریکی کۆبوونەوە و ڕاوێژکاری بوون ئەو کاتە ئێمەش وەکو ڕاوێژکارێک هەماهەنگ بووی لەگەڵیان هەستان بە دانانی پێوەری سەلامەتی پێوەری سەلامەتی چییە؟ ئەم پێوەری سەلامەتیە بیرەوە کرایەوە سەرەتا چۆن 1 دینار سەرف نەکرێ و ڕێژەی ڕووداوەکان کەم کرێتەوە یعنی بۆ ئەوەی کە بارگرانی نەبێت بۆ حکوومەت و نەچێتە نەبێت بەهۆیە کە بڵێن ئەمە بەهۆی ینی سەلامەتیەکی بە بەلاش سەلامەتیەکی زۆر بە بەلاش باش نۆ وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی پەروەردەیە وەزارەتی تەندروستی وەزارەتی شارەوانی وەزارەتی ئەوقافە وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی وەزارەتی گواستنەوە و وەزارەتی ئاودانکردنەوە ئەم وەزارەتانە سەرجەمیان لە ئاستی باڵە بەشداریان کرد لەم ئامادەکردنی کۆنووسە دانانی ئەم پێوەرانە لە 18 دەی 2020ەوە ڕەوانی ئەنجومەنی وەزیران کرایەوە بەڵام لە دوایەوە ئەو پێوەری سەلامەتیە هیچ دەنگێکی ئەسەرێکی نەما بۆچی ئەمە پرسیارێکە بۆچی ئەم نووسراوە لە ئەنجومەنی وەزیران وەستێ بەدواداچوونت کردووە کە بۆچی بەڵێ بەدواداچوونم بۆ گەیشتی ینی یەکێک لەوانە کە وەزارەتی گواستنەوە ئەیوت ئەبێ ئەمە هەندێک خاڵی ئیزافە تیا بکەین بەڵام ئەوە پاریتیە چوو یەکێکی تر لە وەزارەتی ئاوەدانکردنەوە هەندێک مەرجی هەبوو کە ڕەبتی بە پێوەری سەلامەتی نەبوو ئێمە چەند جارێەوە خۆم وەکو سەرۆکی ڕێکخراویش سەردانم کردن و چوومە پەرلەمانی هەرێمی کوردستان لێژنی ناخۆ بۆ کە ڕەوشی هاتوچۆ دراوە بە لێژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستانی خولی تا ئەبێ بڵێ ڕابردوو هیچ دەنگێکی نەما چەند جارێک بە دواداچوونمان بۆ کرد سکرتێری لێژنەی باڵای پەروەردەیانی هاتوچۆ ئەویش چەند جارێک بە دواداچوونی بۆ کرد هیچ سۆراغێکی نەبوو بۆیە ئێستا بە دەرفەتی ئێزانم ئەم نووسراوە ئەم پێوەری سەلامەتیە هەموو وەزارەتەکان ئەو ئەرکانیان پێدراوە کە چۆن هەڵسن بەکەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ چونکە ڕووداوی هاتوچۆ ئەوە نییە ئێمە بەزە کوردستانە هەبێ ئەگەر تۆ ئەتەوێ ڕێژەی ڕووداو کەم بکەیتەوە وەک چی وڵاتێک ئەو هەنگاوانی ئەو وڵاتانە بگرە بەر ڕاستە ڕێگۆبانەکانمان خراپن و زۆریش خراپن بۆ نمونە ئەو شتانی کە زۆر گرنگن وڵاتان گرتوێنێتە بەر ڕووداوی هاتوچۆکەم بۆ چین ئەو شتە سەرەتاییانە ئەوانەی ئەولەویەتەکان چین ئەولەویەتەکان پەروەردەیە ئێمە وەزارەتی پەروەردە تا ئێستا فێری یان پەروەردەی ئەو منداڵانە ناکات کە چۆن بە پیادە بێن بۆ قوتابخانە چۆن بپەڕنەوە واتە لە وەزارەتی پەروەردە ئەبێ ئەرکە بگرێتە ئەستۆ کە ڕۆشنبیری هاتووی بخاتە ناو پرۆسی خوێندنەوە پاشان لە دەرێنانی قوتابخانەکاندا نییە وەکو منهەجی شێوازی چەند پەڕەیەک زیاد کراوە لە 3 ساڵی ڕابردوو باوەڕتان هەبێ بەڵام یەک شت هەیە کاک نەجات ینی زۆر جار سەیری دەکەی ئەو ڕووداوەی زۆرینەی ینی حاڵەتەکانی دیکەشەیە منداڵە یان کەسێکە لە شەقامەکان دەپەڕێتەوە بە نەزانی ئەمە حاڵەت هەیە بەڵام ئەوەی کە زۆرینەیە هەموو ئەوانەی بار هەڵگری گەورەی ئۆتۆمبیلی زۆر پێشکەوتو و ساقیشی بە تەمەنیشی تێدا لێ دەخڕێ و زۆر سیر ینی کارەسات دروست دەکات ئەی سەبارەت بەمانە چی چ پلان سەبارەت بەوە منداڵەکەم ئەگەر هەڵس و کەوتی ناشرین بێ دایک و باوکەکە بەرپرسیارەتی هەڵەگرێ کە پەروەردەی نەکردووە ئەم شوفێرانە باوەڕتان هەبێ ئەسلەوانەیە شۆک بێ بۆ هەندێک کەس باشە خەڵکانێکی زۆر هەیە مۆڵەتیان دەرێناوە بە ئۆتۆمبیلی تایبەت
تاقیکردنەوەی پراکتیکیان کردەوە مۆڵەتی جۆری گشتیان پێدراوە ئەتوانێت چونتان بۆ ئەوە کردەوە بێگومان یعنی ئەمە شتێک نییە کە چۆن یعنی ئەمە کە تۆ باسی دەکەی لە هاتوچۆی هەولێر دەگوزارێت نەخێر ئێمە کە باسەکەین باسی پارێزگایەک ناکەین بەتەنها باسی ڕەوشی هاتچۆکەین لە هەرێمی کوردستانە لە هەرێمی کوردستان لە بەڕێبەتی هاتوچۆیەکان لەو شوێنانە دەگوزارێت ئەمە بۆ نمونە خەڵکە بۆ ئۆتۆمبیلی تایبەت ترایی کردووە بێگومان لە سۆران هیچ کەسێک تاقیکردنەوەی نەکردووە بە بار هەڵگر مۆڵەتی گشتی پێدرابێت کە کاتیانەوت گشتی بۆ پاس و بار هەڵگر و تاکسیش بوو بەڵام ئێستا فیەکان گۆڕاون بۆ 30 و 31 و دیوەن و بۆ شێوازە فیەکان گۆڕدراوە ئەمە خاڵێکی تر هەموو ئۆباڵەکە خێتە بەردەم سەر پۆلیسی هاتوچیان ئەفسەرانی هاتوچۆ لە کاتێکە ئەوان جێبەجێکاری ئەو یاسایەن کە خراپترین یاسایە لە مێژووی عێراقە ئێستا عێراق خۆی وازیری هێناوە بەڵام لە هەرێمی کوردستانە بەرکارە یاساکە ئەگەر لە ناوەڕۆکەکەی قوڵبیتەوە تەماشایەکی چەند لاپەڕێژی کەمی لەگەڵ پیادە و شوفێر و سەرنشینە مامەڵاکە لە کاتێکە 44 خاڵی داناوە وەکو سەرپێچی و سزای بۆ داناوە باشە من ئەپرسم ئەگەر شوفێرێکمان فێر نەکردی بێ چۆن سزای بدەین ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم شوفێرە فێر نەکراوە مانۆڕەکانی تێپەڕاندن ناسینی هێمە ناسینی یاسا ئەو ڕێنمانی کە دەرچوێنراون بۆیە کەم تەرخەمێکە هەمەلایەنە بەجێبەجێکردنی پێوەری سەلامەتی بە دڵنیاییەوە ئەتوانرێ ئەم پێوەری سەلامەتی و پرۆژەیە گوتت هیچ بوو ئەو پرۆژەیە خۆی وەزارەتی تەندروستی بەڕێز وەزیری تەندروستی سەرۆکی لێژنەکە بوو خۆی پێشنیاری کرد بۆەوەی بێدەکانیان بەهۆی ڕووداوی هاتوچۆوە بە تایبەتی ماتۆرسکیل RCU بابڵین بێدەکانی ئەوەی کە پێوتێ هەناسەدانی دەستکرد زۆربەی گیراون بەوەی ماتۆرسکیلەوە داوای کە پێوەردابرێ بۆ ئەوەی کە ئەو ڕێژەیە کەم بێتەوە ئەنجومەنی وەزیران داوای پێگەنانی لێژنەی کرد لە 9000ەکە وەڵامیشان داوەتەوە ئەلێریا وەستا و هیوادارم ئەمە دەوەستاوە تەنیا لە بەرەوەی کە پارە تێدەچێت هیچ پارێکیشی تێ ناچێت ئەی بۆ وەستاوە ئەم پرسیارەی ئێمیش وەڵامەکەی نازانم کەجی خۆیەتی ئێوە خۆتان باشە بەڕێز نەجات نەجەم بەڕێوەبەری گشتی ناوەندی تۆتال بۆ ڕاهێنان و پەرپێدانی هاتوچۆ زۆر سپاس ماندوومان کردیت زۆر سپاس.